بڕیاری دۆناڵد ترەمپ بۆ لێبوردن لە 4 پاسەوانی زیندانی کراوی سەر بە کۆمپانیایەکی ئەمنی کاردانەوەی لێکەوتەوە کە تاوانبار بوون با کوشتنی زیاتر لە 14 هاوڵاتی مەدەنی عراقی. وەزارەتی دەرەوەی عراقیش ناڕەزایی دەربڕی. ڕۆژی 23 مانگە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا فەرمانی لێبوردنی بۆ ئەو 4 پاسەوانی کۆمپانیای ئەمنی بلاگۆتەری ئەمریکا دەرکرد کە لە ساڵی 2014دا سیانیان بە 30 ساڵ و یەکێکیشیان بە زیندانی هەتایی سزا درابوون. پێشتریش ئەو 4 پاسەوانە دانیان بە تاوانی کوشتنی ئەنقەز دانابوو کە تێیدا زیاتر لە 14 هاوڵاتی عراقی لە گۆڕەپانی نسوور لە ناوەڕاستی بەغدا بەهۆی تەقیە و پاسەوانانەوە گیانیان لەدەستدا. بە گوێرەی ماڵپەڕی حوڕەی ئەمریکی یەکێک لەو پاسەوانە ئەمریکانە دانی نابوو با ڕووداوی کوشتنەکە کە بە ئەنقەست و وەک تۆڵەیەک بۆ ڕووداوەکانی 11 سێپتەمبەر هێرشەکەی ئەنجام داوە. لە بەرامبەردا وەزارەتی دەرەوەی عراق ڕاگەیاندراوێکی ناڕەزایی بڵاو کردەوە و تێیدا هاتووە کە بڕیارەکەی ترەمپ لەگەڵ پابەندبوونی ئیدارەی ئەو وڵاتە بە مافی مرۆڤ و دادپەروەری و حوکمی یاسا ناگونجێت. هەروەها کەرامەتی قوربانیەکان و ماف و هەستی کە سوکاری قوربانیەکانیشی پشتگوێ خستووە. بلاکوتەر کۆمپانیایەکی ئەکادیمی سەربازی ئەمریکیە لە ساڵی 1997 لەلایەن چەند ئەفسەرێکی هێزی دەریایی سوپای ئەمریکا دامەزراوە و بنکەی سەرەکی دەکەوێتە ویلایەتی کارۆلینە. ئەم کۆمپانیایە بە یەکێک لە بەناوبانگترین کۆمپانیەکانی بواری سەربازی دادەنرێت لە تەواوی ئەمریکا و خاوەنی گەورەترین گۆڕەپانی مەشق و ڕاهێنانەکە ڕووبەرەکەی 24 کیلۆمەتری چوارگۆشەیە. لە مانگی ئەیلولی ساڵی 2007 لە گۆڕەپانی نسوور لە شاری بەغدا لە کاتی پاسەوانیکردنی چەند دیبلۆماتێکدا پاسەوانانی کۆمپانیای بلاکوتەر بە هەڕەمەکی تەقەیان لە ژمارەیەک هاوڵاتی کرد و لە ئەنجامدا زیاتر لە 14 هاوڵاتی عراقیان کوشت و ژمارەیەکی تریشیان بریندار کرد کە ژن و منداڵ و خوێندکاریشیان تێدا بوو.